لە هەفتەی سێیەمی خولی نایەبی کوردستان دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی پێشمەرگەی سلێمانی کرد. هەردوویانە بە ئامانجی کۆکردنەوەی سێخاڵی یاریەکە هاتنە ناو یاریگا و دڵنیاش بوون ئامانجێکی لەو شێوەیە بێباجدان نابێت. گێمی یەکەمی یاری هەردوویانە بە هێرشکردن بۆ سەر گۆڵی یەکتر دەستیان بە یاریکردن کرد. دەربەندیخان باشتر دەبینرا و چەندین هێرشی مەترسیداری کرد لەسەر گۆڵی میوان، بەڵام ئەنجامی گێمی یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. گێمی دووەمی یاری هاوشێوەی کەشوهەوای ئاسمانی دەربەندیخان گۆڕانکاری بەسەر ئاستی هەردوویانەکەدا هات. پێشمەرگەی سلێمانی کۆنتڕۆڵی یاریگای کرد و دوای چەندین هێرشی مەترسیدار پێشمەرگەی سلێمانی گۆڵی یەکەم و پێشکەوتنی یانەکەی تۆمار کرد. دواتر دەربەندیخان هێرشەکانی چڵ کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە و تا لە خولەکی 87 زانیار حسێن گۆڵی بەرامبەربوونەوەی تۆمار کرد و یاریەکەش بەو ئەنجامە کۆتایی هات. یارە زۆر باشمان گەربەوەی کەشەوەی بارانیش و یارە زۆر باشمان فرسەی زۆر مافۆتان بەڵام تر هەنێ جار خوا مەفەق ناکە و ئینشەڵڵا هەوڵە دەین لێرەکەین ترا یارە باشمان کرد دەستخۆشی لەمویانەکەن ئینشەڵڵا لێرەکەین ترا بتوانین ئاسیکی باش پێشکەشین بەرەو پێشوەرزەندی بڕۆین. سەرەتا بە ناوی خوای گەورە ئەمڕۆ لە سێم یاریماندا لە خولی نایەبی کوردستان ڕوبەڕوویانی وەرشی دەربەندیخان بنەوە لە ساحەیەوانە ئەلحەمدولیلا وەشکور یاریەکە بە تەعادول کۆتایی بردولا ڕاستەکەی ماهاتوین بۆ سێ خاڵی یاریەکە بەس ئەلحەمدولیلا وەشکور لە ساحەی ئەوان و لە ناو مەلعەبی دەربەندیخانە خاڵێکیش کەم نییە. ئینشاءڵڵا بتوانین خەرەبووی ئەم یاری بکەین و لە یاری داهاتوو لە ساحەی خۆمانە بەرامبەر دۆ یاریمانەی پشتیوان بەخوای گەورە بتوانین سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین. بەم ئەنجامەش دەربەندیخان کۆی خاڵەکانی بۆ 7 و پێشمەرگەی سلێمانی بۆ 4 خاڵ بەرز کردەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.